بیرۆکەی سازدانی یاخود ڕێکخستنی ئەم کۆڕە لەلایەن بەڕێستانەوە چۆن بوو لەگەڵ مامۆستا سورەیا ئەحمەدا و چۆن توانیتان یاخود چۆن بڕێرتان نا کە کۆڕێکی لەم شێوەیە ئەمڕۆ ساز بکەن و ڕێکی بخەن. زۆر سپاس جارێکتر لە ڕاستیە بیرۆکەی سازدانی ئەم مەراسیمەوە بوو ئێمە ئەو چوار کتێبمان چاپ کردووە ویسمان خوێنەران و شەیدایانی بواری ئەدەبیات ئەو دەرفەتیان بۆ بخڵقێ لە کۆڕێکی ئەمڕۆیە بتوانن بێن هەم گوێ لە خوێندنەوەی کتێبەکان بگرن و هەم بتوانن ئەو کتێبانیان بەدەستکەوێت. پەیوەندی من و مامۆستا سورەیا ئەحمەد ئێمە هاوسەری یەکین لەبەرەوەیتر ڕێکەوتنێک بوو خێزانی بۆ ڕێکەوتین کە لە یەک ڕۆژا و لە یەک مناسبەیە کتێبەکانمان نمایش بکەین. سەرکەوتن بۆ هەردووکتان. دکتۆر ئەمەوێت بپرسم ئەو کتێبانەی کە بەڕێستان و مامۆستا سوورەیاش کە ئەمڕۆ بڵاوی ئەکەنەوە چ جۆرە بابەتێکن یاخود کتێبەکان گزارشتن لە چی؟ کتێبەکان ڕاستی بابەتی ئەدەبیاتن و هەر چواریان کتێبی بابەتی توێژینەوەی زانستی و تێزی زانستین دوانیان نامەی ماستەرە دانەیشان تێزی دکتۆرایە وە کتێبێکی تریشیان چوار توێژینەوەی زانستیە و ئەم کتێبانە سییانیان ئەنی خۆشببختانە تایبەتە بە ڕۆژهەڵاتی کوردستان دوانیان لەسەر جەلال مەلەکشایە کە شاعیرێکی نێوخوازی ڕۆژهەڵاتی کوردستانە وە کتێبێکیشان لەسەر حەقیقی شاعیرە کە شاعیرێکی کلاسیکی ناوچەی موکریانە وە کتێبی چوارەمیان تایبەتە بە پەندی پێشینانی کوردی و بە دیاریکراوی پەندە شعیرەکانی پیرەمێردی وەکو نمونە وەرگرتووە و کاری لەسەر کردووە. دکتۆر ئاماژەت بەوە کرد کە کتێبێکی بەڕێستان لەسەر شاعیری گەورەی کورد پیرەمێردە هۆکاری هەڵبژاردننی پیرەمێرد بۆ نووسینی ئەم کتێبە چی بوو لەلایەن بەڕێستانەوە؟ لە ڕاستیە بابەتی کارکردن لە فۆکلۆر و لە ناو فۆکلۆر لە پەندی پێشینان بابەتێکی زۆر گرنگە و بابەتێکە شایانی ئەوەیە کە توێژینی لەبارەوە بکرێ و لە ناو پەندی شاییکی لەو کەسایەتی گەورانەی ئێمە کە کاری لە پەندی پێشینانە کردووە پیرەمێردی شاعیرە بە چەند جۆرێک بە چەند ئاڕاستەیەک کاری کردووە چ لە کۆکردنەوەی پەندەکان بێت چ لە داڕشتنەوەیان بێت چ لە نووسینی پەندی پێشینان بێت بۆیە لای ئێمە پیرەمێرد گرنگێکی گەورەی هەیە شیاوی ئەوەیە ئاوڕی جدی لێ بدرێتەوە و قسەی جدی لەسەر بکرێ و بۆ چون و دید و تێڕوانینەکانی پیرەمێرد و دنیابینی ئەو بخرێتە بەردەستی خوێنەرانی ئەو بوارە کە خوازیاری ئەوەن ئاشنا بن پێی. بەڕای بەڕێستان چ شاعرەکان یاخود نووسینەکان یاخود پەندەکانی شاعیری گەورە پیرەمێرد لە نێو ئەدەبیاتی کوردیدا وەک پێویست ئاوڕی لێدراوەتەوە؟ لە ڕاستیە کەم تا زۆرێک کار لەسەر پیرەمێرد کراوە بەڵام پیرەمێرد لە بوارێکانە وەستاوە ئەو ماوەیەکی زۆر وەک ڕۆژنامە نووسکاری کردووە ماوەیەک وەکو شاعیرە و وەرجێڕە پەندی کۆ کردوێتەوە کاری هەمە چەشنە و جۆرا و جۆری هەیە بۆیە هەرچیەک بۆ پیرەمێرد کرابێت تا ئێستا ناتوانین بڵین بایەخی تەواوی پێدراوە یان لای تەواو لە پیرەمێرد و لە ئەزمونونەکەی کراوەتەوە ئەشێ زۆر زیاتر و جۆرا و جۆتر کار لەسەر بەرهەمەکانی پیرەمێرد بکرێ و بتوانرێت دیراسی باشتر بکرێت بۆ ئەوەی ئێمە پێی ئاشنابین بە بیری پیرەمێرد بە هونەری پیرەمێرد بە تێگەشتن و تێڕوانینی ئەو. بەڕێستان و لایەنی پەیوەندیدار ئەم کارە بکرێ ئەوە جێ خۆشحاڵیە. دکتۆر ئەو بایەخە زۆرەی بەڕێستان بە شاعیرێکی گەوری وەک پیرەمێرد لە چێوە سەری هەڵداوە؟ لە ڕاستیە بیرۆکەکە ئەوە بوو من خوێندکاری دکتۆرا بووم یەکێ لەو تێزانە یان لەو پرۆپۆزەڵانی بەردەست بوو تایبەت بوو بە پیرەمێرد بەڵام بەم شێوەی ئێستانە لە میانی کارکردنم لە ناو بەرهەمەکانی پیرەمێردا و بە گرنگزانینی کارکردن لە بواری پەندی پێشینان چونکە ئەم کتێبەی ئێمە ئەبێتە یەکەم کتێب بەو شێوە تیۆریە قوڵە لەسەر پەندی پێشینان وەستاوە و ئەبێتە یەکەم سەرچاوە کە بەو شێوەیە لای لە پەندە شعرەکانی پیرەمێرد کردوێتەوە چ لەباری ناوەرۆکەوە چ لەباری تەکنیک و بنیادنانی پەندەکانەوە لە زۆر ڕوویترەوە کاری لەسەر کردووە و سەرچاوێکی باشە بێ و بەردەستە بێ بۆ خوێندکارانی زانکۆ و مامۆستایانی زانکۆ و سەرچاوێکی سەرشی بڵێ. دکتۆر ئەمە پرسیارێکی تریش بکەم لێرەدا بەڕێستان زۆر لەسەر شاعیری گەورەی کورد پیرەمێرد دەنووسن هەوڵتان داوە یاخود لە پلانتانەیە ئەو شیعران یاخود ئەو پەندانی پیرەمێرد کە بڵاو کراونەتەوە ئەوانەشی کە بڵاو نەکراونەتەوە جارێکی کە بتوانی بیکەی بە کتێبێک و چاپی بکرێت و بڵاوی بکەنەوە؟ لە ڕاستیە پەندەکانی پیرەمێرد خۆی لە ڕۆژنامەی ژیان و ژینا بڵاو کراوەتەوە و چەند جارێک و چەند چاپێک بە شێوەی جۆرا و جۆر کۆکراوەتەوە و چاپ کراوە ینی پێم وانیەوە ئەرچی ئێمە بێ بۆ پەندەکانی پیرەمێرد بتوانین کارێکی و جۆرە بکەین بەڵام ئەکرێ بڵێن دامەزراوەیەک پێ بکەندرێ پێشنیازی دامەزراوە بکەیت کۆی پەندی پێشینانی کوردی پۆلێن بکرێ و کۆ بکرێتەوە و بە شێوەی بابەت پۆلێن بکرێ و بکرێتە بەردەستی توێژەران و شەیدایانی ئەو بوارە کە یانە سوودی وەرگن و بەکاری بهێنن.
زۆر جار پیرەمێرد وەک فەیلسوف ناو دەبرێ ئەمە لە چێوە سەری هەڵداوە لە ڕاستیەکی لەو بابەتانی کە لای لێکراوەتەوە لەم کتێبەیە قسە لەسەر فەیلسوف بوون و فەیلسوف نەبوونی پیرەمێر دەکا و قسە لەسەر دیدی پیرەمێر دەکا بۆ مرۆڤ چۆن مرۆڤ ببینێ لەسەر بنەمای ڕەگەز لەسەر بنەمای باوەڕی ئاینی و بابەتێکی تر لەسەر بنیادی کاری کاتێری پەنی پێشینانە ڕەنگە بڵێم ئەمە سێتەوەری سەرەکی ناو ئەم کتێبە بێ کە شیاوی باز بێ وە قسەمان لەسەرەوە کە دوایە پیرەمێر فەیلسوفە یان فەیلسوف نییە.